سارترین شار لە جیهاندا پلەی گەرمی دەگاتە 71 پلەژێر سفری سەدی. لەم شارە بە خاکسپاردنی تەرمێک 3 ڕۆژی دەوێت. سارترین شارە لە هەموو جیهاندا، جگە لە مرۆڤەکان هەموو شتێک لێرە دەیبەستێ. لەم شارە پلەکانی گەرما دەکاتە 71 پلەژێر سفری سەدی، لەبەرەوەی تەنها لە ماوەی 1 دقە خواردنەکانیان دەیبەستێت و بە تەواوی دەبێت بە پارچەیەک لە سەهۆڵ. بۆیە دانیشتوانی ئەم شارە هیچ پێویستیەکیان بە بەفرگر نییە و خواردنەکانیان لە دەرەوە دەپارێزن. بەفرگرەکان لێرە بە شێوەیەکی پێچەوانە بەکاردێت و بۆ نەبەستنی خواردنەکانیان بەکاری دەهێنن، چونکە پلەی گەرمی بەفرگرەکە زۆر لە پلەی گەرمی دەرەوە بەرزترە. دانیشتوانی ئەم شارە بە شێوەیەک دەژین کە بە بیری هیچ کەسێکدا نایە. ئۆتۆمبیلەکانیان بە شێوەیەکی تایبەتدا دەپۆشن بۆ ئەوەی نەیبەستێت. جۆرە بەنزینێک و ئاوێک بۆ ئۆتۆمبیلەکانیان بەکاردێنن کە ڕێگری دەکات لە بەستنی ئەگەر لە کاتێکا ئۆتۆمبیلەکە لەسەر شۆستەکان دابنیت و بە تەواوی دای نەپۆشی، ئەوە پێویستە چەند کاتژمێرێک بوەستی تا ئۆتۆمبیلەکە خۆی دەکاتەوە ئەوسا دەتوانرێت بەکار بهێنرێت، چونکە لە ماوەی 2 خولەکدا بە تەواوەتی دەبێتە سەهۆڵ. ئەوان پەڕۆیەکی حەراری بەکاردەهێنن بۆ پارێزگاریکردنی ئۆتۆمبیلەکانیان لە بەستن. هەموو جۆرە گۆشت و ماسیەک لەم شارە وەک پارچەیەک سەهۆڵیان لێ هاتووە و هەمووی بەستوویەتی. ئەم شارە 5000 کیلۆمەتر لە مۆسکۆی پایتەختی ڕووسیاوە دوورە. پێی دەوترێت شاری یاکوتوسکی ڕووسی. مانگی کانونی دووەم و شوبات و ئازار لەم شارە بە ساترین مانگەکان دادەنرێت کە پلەی گەرما لە مانگی یەکی ئەم ساڵی گەیشتە 71 پلەژێر سفری سەدی و مانگەکانی تری ساڵی پلەی گەرما بە تێکڕایی دەگاتە 65 پلەژێر سفری سەدی. ئەمەش بەلای ئەوانەوە وەک وەرزی بەهار وایە. دانیشتوانی ئێرە پۆشاکی تایبەت دەپۆشن و ئەگەر لەو جۆرە پۆشاکە تایبەتانە لەبەر نەکرێ، ئەوە لە ماوەی دەخولەکدا مرۆڤ جان لەدەست دەدا. ناشنی مردوو لەم شارە 3 ڕۆژی پێدەچێت، چونکە سەرەتا دەبێت سەهۆڵەکە بشکێنرێ یان بە نەوت و بەنزین بتوێنرێتەوە، ئەوسا گۆڕەکە هەڵ بکەندرێت. لەم شارە 300,000 کەس ژیانی ئاسایی خۆیان دەژین. تۆ دەتوانیت لەم شارە بژیت؟